50 ڕۆی 50 ڕۆی ئەسێ بە ئەوانەی بۆ فڕن ببیتە 48 بۆ فڕن. دوای گەیشتنی بە لووتکەی گرانی ئاردی بازرگانی لە بازاڕەکانی هەرێمدا نرخی بەرەو هەرزان بوون دەچێت. لە چەند هەفتەی ڕابردوودا هەموو جۆرەکانی ئارد لە 50 کیلۆگرامدا 3 بۆ 4,000 دینار دابەزیوە. ئاردی تورکی پێشتر 51,000 دینار بوو، ئێستا بە 48,000 دینارە. ئاردی ڕووسی و ئوکراینی پێشتر بە 46,000 دینار بوو، ئێستا بە 42,000 دینارە. ئاردی بایعی پێشتر بە 33,000 دینار و ئێستا بە 29,000 دینارە. زۆرترین ئەو ئاردەی خواستی نانەوەخانە و سەموخانەکانی لەسرە ئاردی تورکی و ئۆکرانیە. لەگەڵ بازارە دابەزی نابێت ئەوانەی تاجیرە گەورەکانیش گەنمەکانیانەوە دەرەوە بە تایبەتی تورکیا. چونیم تورکیا هەموو ساڵێک تاجیرەکانیان گەنم غاز نەکەن لە ساڵی بڵێن لە مانگی 12ە ئەیەنەوە دەرەوە بەبێەوە ئەیدر بەبێەوەێنەوە دەروێت ئەمەش ئەمە لە ڕەخسا لەوان لەم کاتە ناچار گەنمەکانیان نانەوەتەوە دەرەوە. چەند تاجیرە تورکیەکان زۆر بڵێن چەند هزار لە کۆی گشتی ئاردەکان هینەکان رووسەکان 4,000 لێبەوە تورکیەکان حسابگە 2,000 لێبەوە 2,000 لێبەوە ئاردی بایعەکەش وەڵا لە 33ەوە حساب کە سێنەوەی 4,000 لێبەوە. دابەزینی نرخی ئارد کاریگەری لەسەر هەرزانبوونی نان نەکردووە. ئێستاش نانەوەخانەکان 6 نان بە 1000 دینار دەفرۆشن. نوێنەری نانەوەخانەکان دەڵێت ئێمە ناتوانین ئاردی بایعی بەکار بێنین. ئاردی بازرگانیش هێندە هەرزان نەبووە کە 8 نان بکەینەوە بە 1000 دینار. ئێمە چ کاتێ ئاردی تیجاری ئاردی ئەوی کە لە تورکیا و لە ئۆکرانیەوە بۆمانێت هەرزان بێت ئەمە هەرزانیەکەین. بۆ نمونە بێتە 25 بێتە 27 بێتە 30 هەتا 30 بێت ئێمە ئەتوانین هەرزانیکەین یان ئەتوانین نانەکانمان کێشی نانەکانمان گەورە بکەین. بڵێن ئێستا 105 غرام و کاتێکین بە 130 غرام گەورەیەکی نانەکان سوتەمەنیمان بۆ دابینکەن یان خۆت هاوکاریمان کرد. بۆ هەرزانبوونی نرخی ئارد پەیوەندیمان کرد بە سۆران عەبدولغەفور بەڕێوەبەری چاودێری بازرگانی سلێمانیەوە. پێی ڕاگەیاندین هەر کاتێک نرخی ئاردی بازرگانی بۆ هەر 50 کیلۆیەک دابەزی بۆ 38,000 دینار دەتوانن بە گفتوگۆ لەگەڵ خاوەنی نانەوەخانەکاندا 8 نان بکەنەوە بە 1000 دینار. لە شاری سلێمانیش نزیکەی 440 نانەوەخانە و زیاتر لە 300 سەمونخانە هەن کە چاوەڕوانی هەرزانبوونەوەی نرخی ئاردی بازرگانین بۆ ئەوی بتوانن هاوشێوەی پێشوو 8 نان بکەنەوە بە 1000 دینار. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.